حوتی ئەیلولی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی هەوای پاکە. بەپێی ئاماری نەتەوە یەکگرتووەکان ساڵانە 7 ملیۆن کەس لە جیهاندا بەهۆی پیسبوونی هەواوە گیان لەدەست دەدەن. ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستانی ژینگەکەی بەرەو مەترسی ڕۆیشتووە. لەپاڵ زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل و کارگەکان ڕێژەی سەوزایی زیادی نەکردووە. زۆری ئەو نەخۆشیانەش کە بەهۆی پیسبوونی ژینگەوە بوونەتە مەترسی، نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە و شێرپەنجەن. باشترین چارەسەر حکوومەت ئەگەر بیکا دەبێ بیر لەوە بکاتەوە هۆکاری گشتی دابینکە، خەڵک پەنا بۆ ئۆتۆمبیلی تایبەت نەبا، بۆ نمونە ڕێژەی سەوزایی زیادکە، دیاردەی بە بیابانبوون چارەسەر کات و بن بڕیکە. بەڵام ئەوەی کە ئێمە هەستمان پێ کردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پێش قەیران و لە 2014 بۆ ئێساشەوە حکوومەت بە زارەکی زۆر شتی وتۆ، بەڵام لە بواری جێبەجێکردنا نەخێت. هۆکارەکانی پیسبوونی ژینگە و هەوا زۆرن. پیسبوونی پاژماوەکانی نەوت و کارگەکان و پاژماوەی خەڵک، چارەسەر نەکردنی پاشەڕۆکان بە شێوەیەکی زانستی، پشتگوێخستنی چارەسەرکردنی پیسبوونی ژینگە وای کردووە لەم چەند ساڵەی دواییدا نەخۆشیەکانی قوڕگ و لوت و کۆئەندامی هەناسەدان ڕوو لە هەڵکشان بکات. ئەگونجێت کاریگەر بێت بە هەریکێک لەو مادانەی کە باست کرد، زۆرتر بۆ ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە واتە حساسیەتیان هەیە کە ڕێژەیەک لەوانی کە حساسیەتی لوتیان هەیە ئەگونجێت حساسیەتی سنگ یان ڕەبۆیان هەبێت بەتەکید حساسە بن و کاریگەریەکانیان لەسەر زیاترە بێت، وەکو پژمین بێت، ئاوی لوت بێت، لوتەنگی بێت یان هەناسە توندی بێت، کاریگەری هەیە لەسەریان و ژیانێکی تەندروست ناژین و پێویستە کات بەردەوام خۆیان دوورە پەرێز بگرن لەو مادانە، بەردەوام ئەو بەشانی کە خۆپارێزی یاخود هەنێ جار هەیە دەرمان بەکاربێنن. پیسبوونی ژینگە و کەمی ڕێژەی سەوزایی و زۆربوونی کارگەکان و پیسبوونی ئاوی ژێرزەوی مەترسی گەورن لەسەر ئایندەی کوردستان و زۆربوونی نەخۆشیە درێژخایەنەکان. تا ئێستاش هیچ پلانێکی درێژخایەن لەلایەن حکوومەتەوە بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان نییە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.